مان دروستکەینەوە سەرۆکایەتی پەرلەمانەوە چۆن حکومەت بنیاد بنین ئەوەی ئێمە باسی دەکەین کە باسیشمان کردو گوتومانە هەڵگەڕانەوەیە لەو تەوافقەی یان لەو بنەمایانەی کە لەسەری ڕێک کەوت بووین دەبوایە لەسەری تەوافق بکەین ئەنجا ئەم بابەتە بچێتە پەرلەمان ئێمە مەبەستمان ئەوە بووە ئەوی تر مەسەلەی ئایا هەڵبژاردن دەکرێت لەوەی کۆمیسیۆن گوتوێت یان نا ئەم کۆمیسیۆنە ئەگەر ئەم ڕۆژ پێ نەکرێت ئەم هەفتەیەش پێ نەکرێت دە ڕۆژی تریش پێ نەکرێت دەبێت بە هەموو لایەنەکانەوە زەمینەی بۆ سازکەین بۆی بتوانێت لە ڕووی مادی و لە ڕووی پێرسونەلیەوە بتوانێت کە ئەم ڕفراندۆمە ئەنجام بدات هەموو لایەک هاوکاری بین لا تعرفين استلوا شهر تنزارك أو مجموعة كان قوي بدريد بيداري بالكريتور سواء كان جسد يشتي مشتوي كرسان محكومة كديزية أو يشتي أو هم كان دارك إدارة إشكال كرسان بخود كانوا بسيارش نشوا على سير دكم ولا بتقول كان ده أمر جيشنا بس أمر جيشنا بس أي ده مكان تنسي مثلا بتيجي يشتي كذا قصة ده مكان أي أول كيس ده نركن ويقول سيفان إما بأشكره ولا كوبنوا برياري مكتبي سياسية دش بدو إداريين دش بشرينا وخوين وهولي شيئين أو دروس نبيت شوكا أم برهمي ملتي كردا أبي بيباريزينو قشي بيبدين لجاتي أو التي بكين إما لقل هيش لا تكردني إداريين وإما لقل برياني بارتيا كدو إداري بوينا باتفاقی استراتیجی دو اداره کمار یک خستوا استدواي چند سالك جاري ترلتي كين اما نم التي ما قبولك نيك يتين اجتماعي كردستانيش اما سياستي وبلام اما حالتك اما هولي بوين والنكريت شوكا كردني زرركي قورايا لملتي كرد ومسؤوليتك لتاريخ ابيت عيبيك بو هر لاينك أو إيشا جيب كاتو وشانازي بو إيشا بكا أو حالتك يموكو يكيتين اجتماعي كردستان نقبول يكين نبراسي يزانين ودريش كوت يستا إما لاينا عسكرية كان مان مسؤولة عسكرية كان مان فرماندية كان مان بيانك الرسمي سبارت بود در كردوا كتولي بدي شرينا وخوا كدروس بيد يمن نلقلين وجيغري يكمي سكرتيري قشتيش تأيدي أو بياني كردوان العسكري كان هو سياستي يميو براستي بباشي نازانين أبي هولشتين كأور رونيا وأركي همو لا يفعلشا بيق لا ينادي يما نقشتو نتبن بس يما أبي متفائل بين وتفائلوا بالخير تجدوه خلاف ما هيا بلام أو خلافة بلي قابلي چارەسەر نییە ئێماڵێن قابلی چارەسەرە بەڵام جارێک ماوە بگەینە ئەو چارەسەرەکە من هەر بۆ ڕوونکردنەوەی ئەو پرسیارە ئێمە دوو حزبی لێک جیاوازین و لەسەر فکری جیاوازیش ئەم حزبانە دامەزراون ئۆرگانەکانیشمان لێک جیاوازن پێکاتەمان لە تعریفمان لێک جیاوازە کۆمەڵێک بۆچوونی لێک جیاوازیشمان هەیە بەڵام ئەمە هەمووی طبیعیە و حاڵەتێکی گرنگ هاتوتە پێشێک کە دەبێت ئێمە مشتەرەکاتی بینی خۆمان بدۆزینەوە ئەو مشتەرەکاتانە لەسەر ئیتیفاق بکەین بزانین جیاوازیەکان چێ جیاوازیەکان ئەنجام مناقەشە بکەین بۆی کە خاڵی هاوبەش لەناو جیاوازەکانیشدا بدۆزینەوە بەس نییە بەڵێ ئەم پرسیارە بۆ بەڕێزت یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای یەکێتی ئایا لەگەڵ ئەوایە مەسعود بەڕێز بەرزبازانی ساڵی تر سەرۆکێرەی کوردستان بێت بەسیارێکی بۆ کاک مەحموود پاشی میرکات کوردستان سێ داواکاریە سەرۆکێرە 2 ساڵی تر بەردەوام بێت یان هەڵی بژێرێت دەسەڵاتەکانی کەم نەکرێتەوە سازان ئامادەیە لەسەر چ بەڵگەیەک دەمانەکات ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وتومانە ئەم کەیسە بە سازانی نیشتیمانی جێبەجێ بکرێت بە تەنها بە یەکێتی و پارتی بە باش نایزانیم دووقۆڵی بەس ئێمە ئەمە جێبەجێ بکەین ئەبوویە ئەبێ هەموو لایەنەکان بەشدار بن لەم بڕیار من ڕاستکەمەوە ئەو پرسیارەکەی ئەو بەو شێوەی کە ئێمە گوتمانە سەرۆکێرەم ڕاستە لەبەر بارودۆخە و ئەسبابی موجبەی کە ئەعلانمان کردووە بۆچی بەڵام گوتومانە ئەگەر ئەم 2 ساڵات تێپەڕێ دوای ئەوە لەگەڵ لایەنەکان ڕێککەوین دەکرێت ئەم بابەتە بدەینەوە دەستگەل ئایا پێی باشە لە پەرلەمان هەڵبژێردرێن پێی باشە لە ناو جەماوەر هەڵبژێردرێ و گوتیشم دەسەڵاتەکان هەمووی قابلی ئەوەی دەسەڵاتی هەموو
دەسەڵاتەکانە چونکە هەر دەسەڵاتێک لەوێ کەم بکرێتەوە دەبێت بچێتە شوێنێکی ترکەواتە دەبێت بە هەموو دەسەڵاتەکانی ناو کوردستاندا لە حکوومەت و لە پەرلەمانیشدا بچینەوە و خوێندنەوەیکی نوێیان بۆ بکەین. تایسە یەکێتی نیشتیمانی کوردستان نە لە مەکتەبی سیاسی نە لە سەرکردایەتی ئەو بڕیارەیە خۆی بڕیاری خۆیەیە نازانم ئەوە توانین لە کاک بەرهەم خۆی پرسیارکەی بەڵام وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا ئەو بڕیارەی نەیەوە کەی بڕیاریدا قسەی لەسەر پرۆژەیەک پێشکەش کردووە بۆ پرسی سەرۆکاتی ئێستا یعنی باسی پرۆژەیەکی ترەکەن ئەوە بڕواتە بۆ پرۆژەیەکە لە پەرلەمانە پێشکەش بڕوامان بەو پرۆژەیە و بڕوامانیش بەم پرۆژەیە کە ئیستا دانیشین وەکو کاک مەحموود باسی کرد ئەوە بۆ پەرلەمانە وەکو یاسایەکی شوکاری خۆیان جێبەجێکرد ئێمە لە دەرەوەی لە ئیجازەی خۆیان نا لە دەرەوەی پەرلەمانیش ئەبێ لایەنە سیاسیەکان سازان بکەن پشتیوانێکی ئەساسی بۆ ئەو پەرلەمانە دروستکەین کە پەرلەمانێکی شەرعیە دامودەزگایەکی خۆمان دروستمان کردووە ئەبێ ئێمە هاوکەین بۆ بتوانن بە سازان لایەنە جێبەجێ تازە پرسیارەوە بەڵێ في ياسا كبير في ياسا أو راكونتي بسرو بودسيس وكاني بارمان إستا هذه سوية روجي في أو شوية أساسا كان يشكل برلمان سازان في كوا كتنيا كويا أو في هذه الجنة سوية سرقتنا سوالف في الصوم ين أسانية بكل تصريح وروشان وشان وكلمة دمانية توصلي تسروشي هريم إستا هسروشي هريم بكل شيء يعني سدان كان هنجيل المسافرين يشتون توافق ماوا وبنوي الاجتماع لو بس تسرش كمان أو يعني تسير لا أبزار من البرلمان وآية شيء وإسلام كبير يا سامي لا نوع من البروجي يا سامي تشتغل البرلمان كان سازانا كتان شيء من لا ڕوونکردنەوەی پێشوتم ئێمە دوو حیزب یا چەند حیزبی لێکجیاوازین لە تێڕوانینمان بۆ چۆنیەتی بەڕێوەبردننی ئەم وڵاتەش کەواتە لای ئێمە هەڵبژاردننی ناوگەل دیموکراسی تر دەزانین تاوەکو ئەوی لە پەرلەمان بێت و بە دیموکراسێکی ڕاستەوخۆی کە من خۆم ڕاستەوخۆ سەرۆکی خۆم هەڵبژێرم بە باشتری دەزانم بەوەی بگەمە نوێرەرایەتی بێت مەسەلە ترس نییە مەسەلەکە باوەڕە بە دیموکراسی ئەمە لایەک لایەکەی تری احتیمال لەگەر قانونی با ئەو پرسیارە نەدەکرد پرۆژە لە پەرلەمان بەڵێ دەکرێت تەقدیم بکرێت و ئەو پرۆژەی دەیان پرۆژەی ساڵی 2010 و 2009 و 2000 ئەوە لە پەرلەمانی کوردستانی خوێندنەوەشی بۆ کراوە بەڵام هێشتا بڕیاری لەسەر نەدراوە دەکرێت پرۆژەی تریش بچێت و ئەو پرۆژەیە بەلا بندرێ و پرۆژەی دیکە بچێتە جێگەی ئەو بەڵێ دیارە مووقفی ئەمە لەگەڵ ئەوە نین کە لە دەرەوەی پەرلەمان سازان نەکرێت پەرلەمان خاوەنی ئەو بیرۆکەیە بێت و بەو شێوەی کە کراوە قبولمان نەکردو قبولیشی ناکرد هەڵبژاردن لەگەڵ تەمدید یان ئەوە شتی جیاوازە قانون دەرچووە لەوێ بەڵام هەڵبژاردن لەوێ نەکراوە زۆر سپاسان بەڵێ بینەران ئەوە